هەڵمەتێکی زۆر پیرۆزە، هەڵمەتێکی زۆر خزمەت گوزاری و فریاگوزاریە بەمانای وشەکەی بۆ ڕزگارکردنی ژیانی مرۆڤ و هەڵمەتێکی مرۆڤ دۆستیە. بەڕاستی ئەویش هەڵمەتی ڕاهێنانی ڕاهێنەران یان TOT بۆ هێزەکانی پێشمەرگەی قارەمانەکان، بۆ برا پێشمەرگە قارەمانەکان و لە قۆناغێکی تریشدا بۆ قوتابیانی بەڕێز. ئێمە ئەم هەڵمەتە وەکو درێژکراوەی ئەم خزمەت گوزاریانە دەزانین کە لە ساڵانی ڕابردوو لە ماوەی ڕابردوو ئەگەر بڵین لە ڕۆژێکی وەکو دوێنێ و چەند ڕۆژی تر و چەند هەفتە و چەند ساڵی ڕابردوو بەردەوام ئەم خزمەت گوزاریە لەلایەن وەزارەتی تەندروستی لە ڕێگەی تیمەکانی کردەپزیشکیەکان لە بڕێوەلایەتە یەکگشتیەکانی تەندروستی پێشکەش بە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە دەکرێت. بەڵام خۆڕێخستنەوە و لەم کاتەی ئێستادا بۆ هێزەکانی پێشمەرگە قارەمانەکان لەلایەن ڕێکخراوی فریاگوزاری و هاوکاری مرۆیی بەکارێکی زۆر بەرز و بەکارێکی پیرۆز دەنرخێنین